جەنگی تیرۆرستانی داعش کە ماوەی زیاد لە 2 ساڵە یەخەی بە عێراق و هەرێمی کوردستان گرتووە. جگە لە مۆتەکە بۆ گەورەکان هەروەها منداڵانیشی دووچاری چارەنووسیە کردوتەوە کە پاڵەوانی دەیان چیرۆکی تراژیدین. ئەم هاوڵاتیە خەڵکی مووسڵە، خێزانەکەی قوربانی دەستی تیرۆرستانی داعشن، خاوەنی 6 منداڵە. هەندێک لە منداڵەکانی دووچاری نەخۆشی ترسناک بوونە. ئەو ئێستا هەڵاتووی دەستی تیرۆرستانی داعشە. دەڵێت توانای چارەسەرکردنی منداڵەکانم نییە، جگە لەوەش وێڵ و عەوداڵی خۆراکم بۆیان کە بە ئەستەم دەستم دەکەوێت. من پێویستم بە یارمەتی ئێوە هەیە، چونکە منداڵم هەیە و تووشی نەخۆشی بوونە. 15 ڕۆژ جارێک پێویستیان بە خوێن هەیە. جگە لەوەش خۆراکیان پێویستە. لێرەش هیچ شتێک دەست ناکەوێت. هیچ دەستێکشم نییە پشتی پێ ببەستم. ئەوەی داعش بە ئێمەی کرد مای تووڕەییە. ئێرە کەمپی ئاوەرەکانی تازەدەیە لە گەرمیان. نزیکەی 100 منداڵی ئاوەرەی مووسڵ لەم کەمپە گیرۆدەی کەمی خۆراکن و لە چاوەڕوانی وەرگرتنی ژەمە خۆراکێکی خێرخوازانی ناوچەکەن بۆ ئەوەی گەروی وشکیان تێر بکەن. خێزانەکانیشیان شەکەت و ماندووی ڕۆژگارێکن کە هەرگیز بە خەیاڵیاندا نەهاتووە. بەشێک لە مناڵانە جیا لە مەحرومیەت، جا لەوەی کە شیر حەفازەوە پێداویستەکانیان نیە. ئەمە لە پەیوەندی بۆ مناڵانە کە لە خوار 2 ساڵەوەن. مناڵان بەگشتی ئەم مناڵانی کە لەم کامپانان لە بارودۆخی جەنگدا تووشی زەبری دەرونی گەورە هاتوون، هەمویان شایەدی خوێن و زرم و هوڕی تۆپوتانکەکان و شەڕی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی داعش بوون. هەمویان بەکردەوەیان و دیارەکە هەندێک تونند و تیژن، زۆر ڕەفتاریان زۆر نائاساییە. بە پێی ئامارێکی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە مانگی کانونی دووەمی ساڵی 2014ەوە تاوکو ئێستا تیرۆرستانی داعش لە عێراق و سووریا زیاتر لە 23,000 هاوڵاتی ئەو دوو وڵاتەی بۆ هۆکاری جیاجیا کوشتووە. هەر بە پێی ئاماری هەمان ڕێکخراو تاوکو ئێستا 6 ملیۆن هاوڵاتی لە عێراق و سووریا ژیانیان لە سای ئەو ڕێکخراوە تیرۆریستەیە ئەگوزەرێن و منداڵانیش پێکاتەی سەرەکی ئەو ڕێژەیەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.